تا ئێستا ژمارەیەک ڕۆژنامەنووسی سنووری پارێزگای هەولێر و دووهۆک کە بە خۆیان دەڵێن دەربەدەرکراون و ئاوارن لە شاری سلەیمانی ماونەتەوە و ڕێگایان پێنادرێت بگەڕێنەوە لە سنووری ئەو دوو پارێزگایە کار بکەن. بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان لە سنوورەکەم شاربەدەری کردم کە لە قەزای سۆران پامنێری NRTم لەو قەزایە، بەڵام ئاسایشی پارتی بێگوێدانە هیچ یاسا و ڕێسایەک منی شاربەدەر کرد بۆ ماوەی چەند ڕۆژێک لە شاری سلێمانی ژیانم دەگوزەرە. ئەو ڕۆژنامەنووسانە ستافی نووسینگەکانی پارێزگای هەولێر و دووهۆکی کەناڵی کێنێن و کەناڵی NRTین لە سەروبەندی دەستپێکردنی خۆپیشاندان و گرژەکانی سنووری پارێزگای سلێمانی لەو دوو پارێزگایە دەرکران و ڕەوانەی شاری سلێمانی کران. ئاسایشی قەزای چۆمان هاتنە سەرماڵمان و وتیان تۆ ڕۆژنامەنووسی و لە کەناڵی کێنێنیشەکەی نابێت لەم سنوورە کارکەوی بچیتەوە سلێمانی. وتم ئەی وەرەقی دادگای شتێ یانێکی ئێوە چۆن نەتوانەوە فەرمانەکەی وتیان ئێمە فەرمانە ئێمە خۆمان دادوەر و دادگای وڵاتین و ئەو فەرمانە لە سەروی خۆمانەوە پەیمانراوە. ڕۆژنامەنووسەکان دانیشتووی سنووری پارێزگاکانی دووهۆک و هەولێرن و ئێستا لە هۆتێلەکاندا لە شاری سلەیمانی دوور لە ماڵ و حاڵی خۆیان ژیان بەسەر دەبن. حاڵین ماڵی ئەمە لە سۆران، بەڵام من خۆم ئاوارەی سلێمانی بووم، لێرەش لە ڕەوشێکی یعنی نامرتاحدا، یعنی هەرچەندە برادران ئێرە ڕێزی کتابەتیان لەگرتین، بەڵام هەر دەرونیان مرتاح نی لەبەرەوەی لە شوێنی خۆ دوورکرایەوە بەبێ سەبەب و بەبێ هۆکار. سەنتەری میترۆ بۆ پارێزگاریکردن نەمافی ڕۆژنامەنووسان، دەرکردنی ئەو ڕۆژنامەنووسانە لە شارەکانی خۆیان لەسەر کاری ڕۆژنامەنووسی بە پێشێلکردنی مافی مرۆڤ پێش مافی ڕۆژنامەنووسان دەزانێت. داوامان کردو هەموو بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی، لەوانش گەڕانەوەی NRT و KNN و گەڕانەوەی ڕۆژنامەنووس و میدیاکارەکانیان بۆ ناو کەناڵ و بۆ شوێنی خۆیان. ئێستا چەند جۆرێ پێشێلکاری بەرامبەریان کراوە، هەروەکو ئینسانیش کە لە شوێنی خۆیان هەڵکەندراون هێناون بۆ شارەکانی تر و شوێنی کاریان نەماوە و دوور خراونەتەوە لە عایلە و دوور خراونەتەوە لە ژینگەی خۆیان و هەم پێشێلکردنی مافی پیشەییشیانەوە بۆ ڕۆژنامەنووسان. لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان پاساوی خۆی هەیە بۆ داخستنی نووسینگەکانی ئەو دوو کەناڵە لە سنووری دەسەڵاتیدا. پەیوەندی بۆ پەلەمەردانەوەیە کە پەلەمەری بارەکانی پارتی دراستێمانی ئەو میدیانش بە پرسانە مامەڵایان نەیەکرێت، هی ڕۆژنامەنووسیان نەیەپارێست بە نەفەسێکی فەوزا کارێکە کرد، پارتیش بۆ ڕێگرتن لە فەوزا ناچار و بارەکەکانیان بۆ ماوەیەک داخ ڕاست نییە، ڕۆژنامەنووس دەست نەکراوە، بەس نووسینگەی کەناڵەکان دەکراوە ڕۆژەکە لە خۆیان نەگیراوە بە وڵاتی مارسی حایەتی ڕۆژنامەی خۆیان. لە ڕۆژی دەیدەوە ئۆفیسەکانی کەناڵی NRT و کەناڵی KNN لە سنووری پارێزگاکانی هەولێر و دووهۆک لەلایەن ئاساییشەوە داخرا و ڕۆژنامەنووسەکانی دەستگیر کران و لە بازگەی دێگەڵە ئازاد کران و ڕەوانەی شاری سلەیمانی کرانەوە. سەرەڕای ناڕەزایەتیەکان تا ئێستاش نووسینگەکانی ئەو دوو کەناڵە لە شاری هەولێر و دووهۆک داخراون و ڕێگە بە ڕۆژنامەنووسەکانیان نادرێت کاری ڕۆژنامەوانی لە سنووری ئەو دوو پارێزگایەدا ئەنجام بدەن. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.